بەڵە بەرەزان دووبارە دەچینەوە سۆران و لەگەڵ بەڕێز کەلسوم گەزنەی توێژەری بواری مافیا ئافرەتان گفتوگۆ دەکەین لەسەر هۆکاری زیادبوونی ڕێژەی خۆسووتاندن لە سۆران. کەلسوم خان دووبارە سڵاو لێبێت و ئەم کاتت باش. باسمان لەوە کرد کە ڕێژەی خۆسووتاندنی ئافرەتان لە ئێستادا لە هەرێمی کوردستان بە تایبەت لە قەزای سۆران زیادی کردووە. پرسیارەکەم لێرەدا ئەوەیە سەر ڕایبوونی هۆشیارێکی زۆر لە ناو ڕێکخراوەکانی بواری ئافرەتاندا کە کار لەسەرەوە دەکەن کە ئافرەتان هۆشیار ببنەوە بۆچی ئەم ڕێژەیە دانابەزێت و ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی خۆسووتاندن لە ناو چین و توێژی ئافرەتاندا بەرەو زیادبوون دەچێت؟ بەڵێ ئەم کاتی ئێوەی بەڕێزیش باش. بەڵێ وەک دەزانین کە لەم سێ مانگەی دواییدا لە سنووری قەزای سۆران چۆمان ڕواندز مێمێرگە سۆر ڕێژەی خۆسووتاندن لە ئاسووکی زۆر مەترسیدارە و زۆر بەرزبووەتەوە نزیکەی 17 حاڵەتی سووتان و خۆسووتاندن لە دەڤەری سۆران هەبووە جگە لەو حاڵەتانەی کەەوە هەوڵی خۆکوشتن هەبووە. ئەمە باس لە کۆمەڵی هۆکار کەم کە ئەو هۆکارانە زیاتر بوونەتە هۆی خۆکوشتن و خۆسووتاندنی ئافرەتان لە سنووری قەزای سۆران. یەکێک لە هۆکارانی کە لە ئێستادا زۆر مەترسیدارە کاریگەری نەرێن جێهێشتووە لەسەر ئافرەتان تێکەڵاوبوونی زنجیرە درامەکان بۆ ماڵپەرستێکسیانەیە کە لە ئەتەرنێت ئەکرێتەوە بەبێ هەبوونی سانسۆر لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن و کەواتەبنەوەی پەخشکردنی زنجیرە درامەکان و لەسەر ماڵپەرە سێکسەکانی ئینتەرنێت کە بەداخەوە ئەمانە بوونەتە هۆی دروستکردنی ناپاکی هاوسەرگیری و خیانەتە لە کۆتاییدا کە ئافرەتان باگراوەندێکی کولتوری و دواکەوتوی و ناهۆشیاریان هەیە سەبارەت بە قەزیە و کێشەکانیان ناتوان کێشە و گرفتەکانیان بگەنن بەلایانی پەیوەندیدار و دام و دەستگاکان کەوا لە سنوورەکان لەسەر قەزیە و کێشەی ئافرەتە کارەکەن. لە کۆتاییدا ئەم کەسانەکەەوە ناچارن فەنا بنە بەر خۆکوشتن یاخود خۆسووتاندن لەبەرەوەی بە باشترین هۆکارەزان بۆ خۆ ڕزگارکردنیان لەم قەیرانانە و لەو کێشە و گرفتانەدا. زۆر باشە کەلسوم خان، باسی ئەوەت کرد، بەڵام ئایا ڕێکخراوەکانی بواری ئافرەتان چیان کردووە بۆی کە ئەم ڕێژەیە لە ئێستادا کەمتر بکرێتەوە؟ ئیش و کاری ڕێکخراوەکانی بواری ئافرەتان چی بووە لەسەر هۆشیارکردنەوەی ئافرەتان بۆی کە کار بکەن لەسەر ئافرەتان و ڕێژەی خۆسووتاندن لەناو ئەم چینەدا بەرەو کەمبوونەوە بچێت؟ بەڵێ بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ژمارێکی زۆری ڕێکخراوی NGO هەنە سەبارەت بە کێشە و قەزیەکانی ئافرەتە کارەکەن بۆ ئەوەی کێشەکانی ئافرەت چارەسەرکەن، بەڵام بەداخەوە تاکو ئێستا نیانتوانیوە کێشەی ئافرەتان چارەسەرکەن و نیانتوانیوە ڕێژەی توند و تیژی سووتاندن و خۆسووتاندن لە هەرێمی کوردستانەکان بکەنەوە. ڕەنگە ئەمەش هۆکاری خۆی هەبێ لە کۆندا کێشەی ئافرەت کێشەیەکی زۆر ئاڵۆز نەبوو، لە ئێستادا کێشەکان ئاڵۆزتر بووینە و لە ئێستادا ئافرەتان لە هەندێک کۆمەڵ لە ناوچێکەوە بۆ ناوچەیەکی تر جیاوازە، ڕەنگە لە هەندێک شوێنە توانی بتان بێنە دەرەوە کەوا قەزەکانی خۆیان بگەنن. بەڵێ بەداخەوە ڕێکخراوەکانی ئافرەتان لە ئێستادا کەوا هەندێک لە ڕێکخراوەکان کەوا من باسەکەم کەوا کێش بۆ کار بۆ هۆشیارکردنەوەی یاسایی کار بۆ هۆشیارکردنەوەی ئافرەتان دەکەن. وەکو پێویستینە زیاتر کاری ئەم ڕێکخراوانە لە هۆتێلەکانن، زیاتر لە سنتەری شارە کارەکەن، بەداخەوە نەگەیشتنەتە ناوچە دوورەدەستەکان. لە ناوچە دوورەدەستەکان ڕێکخراوی NGO سەبارەت بە قەزیە و کێشەی ئافرەت زۆر کەمە. ئەگەر بێن تەماشای سنووری قەزای سۆران بکەین، لە سنووری قەزای سۆران چۆمان ڕواندز مێرگە سۆر یەک ڕێکخراو نییە سەبارەت بە کێشەی ئافرەت و قەزەی ئافرەت لەو ناوچەیەدا کار بکات. سەرەڕای لاوازی یاساییش لەم ناوچەیەدا لاوازی یاسایی لەو ناوچەدا ڕۆڵێکی زۆر کاریگەرە بینێت نەیتوانیوە کێشەی ئافرەت وەکو پێویست چارەسەر بکاتن. زیاتر کێشەکانی ئافرەت لەو سنووریە بە کێشەی عەشایری و خێڵەکی چارەسەرەکەن. واتە ڕۆڵی یاسا شانبەشانی ڕۆڵی ڕێکخراوەکانی مەدەنی لەو سنووریە زۆر لاوازە. وەک باسمان کرد لە سنووری سۆران تەنها یەک ڕێکخراو هەیە کەوا لەسەر قەزەی ئافرەت و کێشەی ئافرەتە کار بکاتن. وەک باسمان کرد ئەو ڕێکخراوانی کەوا لە هەرێمی کوردستانیشدا هەنا سەبارەت بە قەزیە و کێشەی ئافرەت کاوا کار دەکەن، زۆربیان لەژێر باگراوەندێکی کلتوری و دابوونەریتی و عەشایری و هەروە لەژێر باگراوەندی حیزبی کار دەکەن کە بێگومان ئەمانەش ناتوان کێشەی ئافرەت چارەسەرکەن. هەتاکو ڕێکخراوەکانی مەدەنی خوان لەژێر چەتری حیزب و لەژێر دابوونەریت و کلتورە نێنەدەرەوە قەزەی ئافرەت وەک خۆی دەمێنێتەوە دۆگما دەبێت و قەزەکە بەرەو پێشەوە ناچێتن. زۆر باشە کەلسوم خان، باس لەوە کرد کە ڕێکخراوەکانی بواری ئافرەتان لەژێر باگراوەندێکی حەزبیدا کار دەکەن، کەواتە چارەسەر چییە؟ حەڵ چییە بۆی کە ئافرەتان هۆشیار بکرێنەوە لەم دیاردەیە خۆیان بپارێزن؟
بێگومان بە پلەی یەکەم پێویستە ئێمە خودی ئافرەتان خۆمان لەوە وشیار بین کەوا لەژێر چەتری حیزب و باگراوەندی حیزبی بینە دەرەوە بۆی بتوانین وەکو پێویست قەزیەکانی خۆمان کێشەکانی خۆمان بگەینین بەلایانی پەیوەندیدار کێشەکانمان چارەسەر بکەین نەکرین بە وەسیلەیەک و میکانیزمێک بۆ ئەوەی حیزبەکان بەکارمان بهێن بۆ کاتی دەنگدان و یاخود بۆ وەرگرتنی پلە و پۆست و پایە چونکە ئەمانە ناتوان کێشەکانمان چارەسەر و خودی ئافرەت پێویستە بوێر و بە جورئەتەوە بێتە مەیدانەوە کار لەسەر قەزیە و کێش و گرفتەکان کێشە و گرفتەکانی خۆی بکات و بتوانێت سکاڵا بکات لەسەر لایانی پەیوەندیدارە واتە خۆی تەسلیم بەلایانی دادگا و دام و دەستگاکانی حکومی کەوا لەسەر قەزەی ئافرەت و کێشەی ئافرەت کار دەکەن پێویستە ئێمە لەو قەزیانە بینە دەرەوە بتوانین قەزەکانمان بگەین بەلایانی کەسانی پسپۆڕ و شارەسا بۆی ئێمە خۆمان لە خۆکوشتن و خۆسووتاندن بەدەربین. کەلسوم خان ساڵانە لە ڕۆژی 8 مارسدا ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ئافرەتان دایان چالاکی و دایان چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێن ئەم چالاکیانە کە بەم بۆنەوە ئەنجام دەدرێن هیچ کاریگەرێکی هەبووە لەسەر هۆشیارکردنەوەی ئافرەتان؟ کەلسوم خان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کەلسوم گەزنەی توێژەری بواری مافی ئافرەتان کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.